تەوقەیەکی لەبیر نەکراو لە نێوان منداڵێکی کورد لەگەڵ ئەستێرەی تۆپی پێ. ڕۆناڵدۆ بە واژۆی تایبەتی خۆی ڕاهێنەری هەڵبژاردەی پورتوگال و ناوبژێوانی یاری پورتوگال و ئسلۆڤێنیا بە دڵنەوایی بوونە هۆکاری دڵخۆشی ئاوار. ئاوار تەمەنی 5 ساڵ و خەڵکی دێرکی ڕۆژاوای کوردستانە. 3 ساڵە تووشی شێرپەنجەی گورچی لەبووە. نەخۆشیەکە بە هەموو جەستەیدا بڵاو بووەتەوە و 20 ڕۆژە توانای قسەکردنی نەماوە. چوون بۆ قوتابخانە و بینینی ڕۆناڵدۆ دوو ئاواتی گەورەی ئاوار بوون. ئاوار داخوازیە و ئەوبی بچە مەدرسێ. بەس ئەوە ئەوی سەحی نەهێلا نەکاری ئاکاری نەکرد. ئاوار داخوازیە خۆش تیما تەختۆرا کرد. قوات خوازي كريستيانو بينم تيما تختورة بدعما منظمة بدعما خلقي ألمانيا وحميلي أو بندعما تلفزيوني تلفونا مكرين قوما جي كارت شيكرنا وتشتيوي جاهز كرنا وأمي بينا وأمي مصروفا ويجي بدنجنا نتبه وتبينا كريستيانو هات آخفتن نابري وار نبو أوي زاني كوركي مكردجي وأوي كوركي زاني كردي خلقي سوريا شي علم جي جهشتيجي تیما دکترا جی گوت بیگه و دریا منظمه را گهشتی بیگه و ریان مدیر نادیا فرانک ورده جی گوتی کردی خلق سوریه و کرده. چند دکتر اچونشی هر ندرخستن مکول خبره دکتری که قامشلو. خانواده ئاوار ساڵی 2013 زێدی خۆیان بەجێهێشت و لە دهۆک نیشتەجێ بوون. 2 ڕۆژ پێش ئەوەی تەمەنی ئاوار ببێت بە 2 ساڵ تای بەرز دەبێتەوە و ژێر قوڕگی ئەستور دەبێت. سەرەتا دکتۆرەکان نەیانزانیوە ئاوار چیەتی و دوای 2 هەفتە ئەنجامی پشکنینەکان لە شام دەری دەخەن. تووشی شێرپەنجە بووە. دەست پێکرا عیلاج من 8 هەیڤا هەر هەیڤ ئەش کوردستانی دەهاتمە باژارێ دێرکی و ئەش دێرکی 25 ساعة باص سيار بيم حتى أزجشت مشامي بو شريقة قريخو الصلاة كيوسي هيفا وصمام بردوام كوب علاجي با مكورم باش بي وكوري من علاجي خلاص ببي شبه كيداني كوري من حرارات هاتي و أس مجبور بيم كوري خو بما تختوري با إيشا كوري من يلي زفر بي مرحلة چاري بي و بابي و نجار بي كو بهاجريت بدا ألمانيا برنساخيا غوريخو جلكا تخطورة قدما علاجي والألمانيا هي باوکی ئاوار ساڵی 2022 ڕێگای سەختی کۆچبەری گرتە بەر بەو هیوایی بێت و لە ئەڵمانیا چارەسەری بۆ کوڕەکەی وەرگرێت. دوای هەوڵدانێکی زۆر توانی مانگی دی 2023 هاوژین و منداڵەکانی بهێنێتە لای خۆی. بەڵام ئیدی بۆ ئاوار زۆر درەنگ بوو. 20 ڕۆژە دکتۆر جوابی کردوون. ئاوار 3 برای گەورەتر لە خۆی هەیە. ئەوان ئێستا لە خانوویەکی دووژووری لە شارۆچکەی ڤێتزلا دەژین کە حکوومەتی ئەڵمانیا بۆی دابین کردوون. ئەوان هاتەبوون تا لێرە ئاهەنگی چاکبوونەوەی ئاوار بگێڕن. بەڵام لە نێوان یاری و پێکەنینی ڕۆژانە و فرمێسکی شاراوەی شەوانە چاوەڕێی دوایین هەناسەکانی ئاوار دەکەن. دڵنیا ڕەحمان، ڕوودا و شارۆچکەی ڤێتزلا.